بیسەرانی ڕادیۆی گەڕیان بینەرانی لایفەکەی ڕادیۆی گەڕیان جارێککە سڵاو و ڕێز و خۆشەویستی قبول فەرمونون خۆم بە خۆشحاڵەزانم وەکو عومەرە بچکۆل جارێککە لە ڕادیۆی میلی گەڕیانەوە گوێبیسی دەنگی منە بن و بەرنامەی وتی پێشەوەی ئاماژە بم بە هیچ شتێک و بە هەموو ئەو بەرنامە و شتانی کە چۆنە و چۆن نییە ئەمەیە جارێ داوای لێبرنی ئەو بکەم کە شەمەی پێش ئەم شەمەیە یعنی شەمەی ڕابردوو کە من ناتم نەخۆش بووم بەڵام سپاس بۆ خۆی گەورە کورەنام نەبوو کورەنایەکی عادی بوو جێڕی عادی بوو ئۆتۆماتیکەکە نەبوو لەبەرەوە داوای لێبرنتان لێکم کە ناتم ڕۆژی شەمەکەی تر وا ئەم شەمەیاتمەوە خزمەتی ئێوە بەڕێزان خۆشەویستان جارێککە خۆم بە خۆشحاڵەزانم کە لە لایفەکەەوە بینەری منە بن و لە 94.10 گوێبیسی دەنگی منە بن خۆم بە خۆشحاڵەزانم لە بەرنامەی وتی ئەو بەرنمەیە کە لە ئامادەکردن و پێشکەشکردنی خۆمە کا خۆم ینی کاعمەر بەو هیوایە کە بتوانین ئایدیا و بەرنامە و پرۆگرامی ئەم بەرنمەی من تەنها ئەوەیە کە بزەی پێکەنین ماوەیەکی زۆرە لەسەر لێوی تاشی ئەم کۆمەلگایە تۆرا و ئەمانەیە لەم بێموچە بێ قەیرانیە جارێککە بزەی پێکەنین بخێنەوە سەر لێوی ئێوە خۆشەویستان ئەوە لایە بم ئەزانەوەم بۆچی بەستە بوو ئەو منم عومەرە بچکۆل ئەم توانی بڵێم ئەو نیم چکە کەمامەم بەستە بوو خۆشەویستان پێشەوەی کە پێتان بڵم میوان کێ و چۆن هاتووە و چۆن هێناومە ئەمەیەوەتان پێ بڵێم لێرەوە بە ناوی خۆم و هەموو کارمەندانی ڕادیۆی گەڕیان ئەمێ ئەوەتان پێ بڵم کە تکاکەم خۆتان بپارێزن لەم کورەنا نەگریسە خۆشەویستان هەموو شتێک کۆتایی دێ بڕوان پێ بکەن ئەو کاکە جەزا و برادران ئەزان و ئەوانەی کە تۆزێ خوێنەرن و تۆزێ ئاگایان لە ئەنتەرنێت و هەواڵە ڕۆژانە بیسن چەند کارمەندی تەندروستی جان لە دەستیا بەبوونی ئەم ڤایرۆسە نەگریسەوە قەیناکە ئەمە ئیسفادەی هەیە سا من حالیان ئەوە هەمووی نی سەعات نابێ من ئەمەم لەبەر کردووە بڕوا بکەن شڵپەمێ لە هەرەقا زۆر گەرم و ناخۆشە بۆیە ئەمەم لەبەر کرد ئەمەیە لێرەوە بڵێم چاوی یەکە بەیەکی کارمەندانی تەندروستی ماچەکەم هەر بۆ نمونە کاکە نەوزاد عەبدوڵڵامان هەیە لە هەمە ڕەنگ بوو تەسەوورکەن کاک نەوزاد ئەحمەد ببورن غەڵەت وتم کاک نەوزاد ئەحمەد لە بەرنامەی هەمە ڕەنگ بوو ئەو نەوزادە ئەتوانم بڵم ئەمە 24 ساعات 48 کاتژمێرە ئەمە لە بەرەکە بۆیە من لێرەوە چاوی کاکە نەوزاد و چای هەموو خۆشەویستانی کارمەندانی تەندروستی ماچ ئەەکەم بۆیە من ئەمەم لەبەر کردپێتان ئەڵێم تکاکەم خۆتان بپارێزن تەنها ئەم کەمامێ با پێتان بڵم میسفادەکەی چییە کە ئاواکەی تەسەورکەن من لە هەموو ژیانمە مەعاشم وەرنەگرتووە پێم بێ بەڵام ئەم مانگە سپاس بۆ خۆمی خۆم خوارد مەزانم بۆچی چوی کابرای قیسی دام و نەیە ناسیمەوە بە پەنایە ڕۆشتم نەیە ناسیمەوە نێزانی کە من عومەرە بچکۆلم ئەمە یەک دووهەم بۆ گەنجانە کە مۆعیدی هەبوو لەگەڵ کچە ئەمە کرد بێرەوە تەسەور کە باوشی ناوناسێ بەبەردەم یا بڕۆ وەرە و ناوناسی یعنی کۆمەڵێک شتی زۆر باشی هەیەم کە مامەیە ئەنجا ئەو پارێزەی لە نەخۆشی جا خۆشەویستانەمەی پێتان بڵێم تکاکەم باوی ماچ نەماوە بڕوان پێ بکەن زۆر درێژم پێ عەفوم بکەن زەلامی وا هەیە کە پێمەگا ئەڵێ کاک عومەر چۆنی ماچمەکە ڕێگەڵی کەڵەشاخم بۆ گری والله بیلا و تەڵای ئاوا هەڵمە مژێت کاکە باوی ماچ نییە وڵی سەحی نییە بە ذاتی خوا هیچ خۆش نییە ئەنجامێ لێرەوە پێتان بڵێم لە بەرنامەی ئەمڕۆما بەرنامەی وتی میوانداری هونەرمەندێکی زۆر ئەزیز هونەرمەندێکی زۆر خۆشەویست هونەرمەندێکی بە کەلیمەی معنا کۆمیدی هونەرمەندێک کە من ماوەسای خۆم ێزانم ئەویش کاگەحمە ڕەوفە کاگەحمە ڕەوف هونەرمەندێکی زۆر بە ئەزمون و خۆشەویست بۆیە لێرەوە بە ناوی سافی ڕادیۆی گەڕیانەوە بە گەرمی پێشوازی لە کاگەحمە ڕەوفەکەم کاگەحمە یا ڕەبی بەخێر بێ سەر کەمامە هین سەر هەردوو چاوم سەر تەوقی سەرم گەورە کردم زۆر سپاس عومەر گیان بەڵام من خەیو بڕۆم زانی قوتاوی نەوەڵا قوربانەوە درێژم پێە بەس کە من هاتم نەمزانی هاتم بوو مواجهی خەسەخانە وڵاتم پێشەوەی کەین بێتم بە عملاتێکی لەوزەتێنی کاگەحمە بکەم ئەنجا مقابلەیەکەم ناوەڵاو کەمامی یەک شتێ بیر چوو ئەو کەمامە یەک شتێکەش ئیسفادەی هەیە ئەوانەی کە لوتیان زلێتە ئەوە دای خۆشم دیار نابێت ماشەڵڵا داری خێمەی زۆر ڕاستە وەڵام سپاس بۆ ئێوە سپاس بۆ ڕادیۆکەتان من یەکێکم لەوانەی کە بەجددی متابعەی جۆگری ئەو ڕادیۆتانم بۆیە حەزم کرد لە نزیکەوە لێمە خزمەت یاخوا بەخێر بێ کاگەحمە جان من زۆر خۆشحاڵ بووم بە هاتنێ بە ناوی هەموو بینەران و بیسەرانی ڕادیۆی میلی گەڕیان بە ناوی کاک جەزا و بانە و جوانە و کاک هاوکار و برادران هەمویان هەمووتان و بەنای هەر هەمویانەوە بە خێراتنی کاگەحمە ڕەوفەکەم یا ڕەبی کاگەحمە ڕەوف بەخێر بێ سەر و سەرچاوم جارێککە گەورە کردین و لایڤەکە و بیسەرانە
بەڕاستی گوێیانە ئاوە ئاو یاخوا بەخێر بێ سەرسەرم بیسەران بە قوربانم بیسەرانی لایڤەکەی بینەرانی لایڤەکەی ڕادیۆ گەڕیان بیسەرانی بەرنامەی وتی وتی ئێوەی بەڕێز ئەتوانن بۆ هەر پرسیارێک هەر وتی وتیەک ئێوە بیستوتانە یان هەر شتێک ئێوە هەتانە ئەتوانن هەر ئیسا پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 1970 471 52 64 ئێوەی بیسەر و ئێوەی بینەر لە ڕادیۆی میلی گەڕیانەوە هەر پرسیارێکتان هەیە بۆ کاک ئەحمەد ڕەوف یا هەر پرسیارێکتان هەیە بۆ عومەر بچکۆل تا ئێمە بتوانین بە سنگێکی فراوانەوە پرسیارەکانی ئێوە وەرگرین و وەڵامێکی مقنعی ئێوە بینەوە جارێککە من بە خێراتی کاک ئەحمەدەکەم کاک ئەحمەد گیان لەگەڵ ئەم پێشە مشتێ لەگەڵ ئەم ڤایرۆسی کۆرۆناوشتە چۆنی وەڵاهی دێ ئەمە فرسەتێکە کە بە جۆگرانی بڵێم بەجددی دەستیان ماجەکەم چاویان ماجەکەم باخۆیان بپارێزن من تەسریحێکی دکتۆرێکی ئەمریکیم گوێ لێ بوو وتی ئەگەر کەمامە ببەسترێت دڵنیا بە لە خیلالی 10 ڕۆژ بۆ 15 ڕۆژە یعنی ئەکرێ بڵێم خەسەخانەکان نەخۆشی تیان نامێنێ جالێرەوە من ئەوەی کە گوێی لێمە چاوی ماجەکەم دەستی ماجەکەم بەڕاستی بەیانیان وامان لێ هاتم من شخصی خۆم بە حەزەرەوە فەیسبوکەکەمەوە سەیرەکەم مەرجی ئازیزێک دەرەکەوێت برادەرێ ناسیاوێک بە حەقەت یعنی دڵمان لە مشتمانایە کەسێرێکی چێکێ بەناو فەیسبوکاکەین ئیشەڵڵا ئەم پەتای و ئەم ڤایرۆسە لە هەموو کەسێک دوورە بێ ئەم بەڵای زوو نەجاتمانە بێ بەڵام ئەوەی کە زۆر گرنگە خۆمان بپارێزین قسەکانم چۆن بوو زۆر زۆر بەدڵمە کاک ئەحمەد بەڵام بڕوا بکەم من لەگەڵ تۆیام و قسەکەی تۆ زۆر تەواوە تەنها ئەم کەمامەیە دانێن من قەناعەتم بەوە هەیە کە کەس لێ ئێمە هیچ کەس لێ ئێمە خەسخانە نابێت ئەگەر بیشی بینێ زۆر بەکەمی بەس عومەر یەک شت هەیە زۆر مهمە ئێستا کەمامەکان ئەکرێت مل ئەم ساڵ لەو قەناعەتام کەس لەو زەتێن نەگرێ هێنێتە خواری کاتە ملی بۆ ملی ئیسفادەی هەیە من کردمەتە ملم لە بەرەوەی کە دەنگمە بەس خۆی نێتە ملەوە پێم وایە پەیوەندیەکمان لەگەڵایە شەمان لەگەڵ بوو مامۆستا جەزا کاک وڵات لە بەریتانیا کاکە وڵات سڵاو بۆ جەنابێ کاک وڵات لە بەریتانیا ئەم کاتە باش کاک وڵات گیان شوێنی بە قوربانە بوو لە دەورێ گەڕێم کاکە وڵات چۆنی هەناسەکەم سلامۆبی بە خێرایی میوانەکەکەین ئەو میوانە قۆز و هینا ئەو میوانە عازیزەکە ئەحمەد ڕەوفی بەڕێز تەریقە بێتەوە تەریقە بێتەوە مەمنونم زۆر بێەوەی منای کاک ئەحمەدیشەوە گەڵینە چۆن خۆی باە تەریقە بێتەوە یاخوا تەمەنی درێژ ئینشاءالله من هەمیشە ماجیبین حرەکاتەکانی هەمیشە بەڕاستی تەمەنە سەکۆتی بۆ خوازم بە قوربانە بم کاکە وڵات من مەمنونی جەنابتم تەمەنای لازتاری بۆ جەنابی شۆ خوازم بە قوربانە بم ئەزانی کرم ئای چۆن بە قوربانێ بم ئەفراسی ئاوبەک ئەفراسی ئاوبەک چۆن ناوناسم خۆشەویستیمەیە بۆ میوانەکە حەزۆکیتە بۆچیدان لەگەم تەمەنای ماشین لازتاقیدا خوا تۆزێ مۆزی بەرێ داماوە دەستی درێژ کرد قوربان برارۆ دیارە بوو ئای چۆن نایبە ئێوە ڕادیۆ نییە من بابە ڕادیۆ نییە قسەتان کردم ڕادیۆ نییە قورد نەژێرێ نە بابە من لایڤە میوانە عزیزەکەم بە قوربانە بم کاکە وڵات بە قوربان بەنای خۆم و کاک ئەحمەدەوە لێرە تا بەریتانیا چاو ماچەکەین دەمەجال بە کاکە وڵات گیان یاخوا سەلامە بوو ئینشاءالله سەرکەوتنمان کلەکاتانەگەڵ چاوتان ماچە دای نەخی کاکە گیان دای نەخی یەک دەقە بە ساقم لەگەڵ ماماوی کاک وڵات دای قوربانە بم خۆشحاڵ بم گوێم لە دەنگە بوو چی هەیە بۆ کاک وڵات وەڵاهی ڕازە فەرمووی هەر سەرکەوتووی ئیشەڵڵا وەڵاهی هیوادارم لێ بە خۆ نایڵ بەڕاستی نمونەی کۆمیدیا لە تۆ زۆرە بینم قەداخەوە کۆمەڵی خەڵکی کۆمیدیان کردووە بە زانجەوە چقەنەوپەکەنە بەڕاستی لە پێناو پارە هەموو کۆمەڵە گوێ وڵات کاکسی ڤەرجۆم لێتە ئەڵێم خاڵە کۆمیدیان وا لێ کردوانە هەر لە بەچاوی مرۆڤایەتیان قسۆیان لە بەچاوی هەمومان نەقسۆ هەیە لە پێناوی پارە هەموو کشێکشا بەڕاستی زۆر جوانێ بەس من دەستخۆشی لە هونەرمەندە ئازیزەکەم قوربانە بم سوپاسی جەنابتەکەم من هیوادارم کە جێ ڕەزامەندی ئێوە بین ئێمەش بە ئێوە جوانین بەڕاستی ئێمە گەر ئێوە نەبن بەڕاستی هونەر ناکەین هیوای سەرکەوتنێ بۆ خوازم و خۆشحاڵم کەوا گوێم لە دەنگە بوو کاکە وڵات گیان
بەڵێ ضروري كافك يا كمان دي بلاكم كافه وما بالك انا نقدر نخش الكيمياء جناب كانوا ان الشركه ما تتدابوا فاضل بەقوربانە من کاکە سیڤەر لە بەریتانیا من چاو ماجەکەم بە ناوی خۆم و کاگەحمەوەوە وەسپاسیش دەکەم بۆ ئەو پەیوەندیە و تۆ هاوڕێی هەمیشەیی منی و کەسی منی چاو ماجەکەم برای گەورەی برای گەورەی بە قوربانی کاکە سیڤەر و لە بەریتانیا کاکە سیڤەرێکێکە لە یوتوبەرە زۆر بەخۆتەکان سیڤەر جافە دایم تەعن و قسەوشتی هەیە لەسەر دینەکان لەسەر هەموو ئەو دیاردانەی کە لە ناو کۆمەلگایە زەقا من ئاگادارم سیڤەر یوتوبەرێکی زۆر باشە و خۆشی کەسێکی زۆر کۆمیدیە من زۆر ئیسفادەم لە کاک سیڤەر کردووە بۆیە بەنای خۆم و کاگەحمەوە سوپاسی کاکە سیڤەرەکەم و جارێککە چاوی ماجەکەم بەڵێ کاگەحمە وەڵاهی من زۆرم پێ خۆشە مەسەلەی نەوەڵا کاکە سیڤەر ئاوا بتوانێت ئەوە دەست پێکرد ئەوە أي موضوع كاكا سيفر جاري سيرك أو تريل الناس الثانية أنا بخور راسية خوتي مين وزاي بعمله أنا بخور هو حازك حازر بدس فيه بەڵێ بەرەزان جەزالێەوە کاکە جەزای دەستی ماجەکەم یەک سەڵکی زۆر خۆشی خسەر من ێستا کەوت ماڵپەرچیوانەوتی وەڵای ئەی ڕاستی بێ ئەی مۆزوعی کاک سیڤەر یعنی کاگەحمە مۆزوعی سیڤەری هەلا ماوە نانا بيم خوشة ما بس يعني كسي أوام متابع حبي كبزانة كوميديا رشوة سبيليك جاكاتو دسي خوش بيت من ليرو تشاوي كاكا جعفر جلالي ما جاكم كاكا جعفر لي أجلانم خوي كوروناي قرت بو جعفر أوتوماتيك كاكا جعفر صلاو بجنابي بس خوشي بيكم بقربانم كاك جعفر رجال بس أحمد دكتور عمر ها بالله قربان خوي قصة بليتكم بوبري ان شاء الله شماليكا سلامات فاحتكم بوبكي كاك جعفر جان تو ولا تسدنا دكتورك هاتوي نخوش قلت شيا زوج باس انا كم دسكوشي كان لي كم عمر براسي جعفر جنبير النتي عمر دكتوري ما يسيريه برنامج بخيرات ميكا احمد جاكين كيف شكلو ونرمندا دلسوزا حميشة كشكات ياما برنامج ما كذب يام حدش دەستگای شکام هەر ڕادەیەک بێ دەست لە جێوتێتی ئامادەم ئەوە دڵسۆزی خۆی ڕاگەیان زۆر سپاس بەڵام کاک عومەر من گلەیەکم هەیە ئەگەر بتوان ئێوە ئەبێ مەسافەی مەترێک بێ لێکەوە دوورن بەڵام زۆر نزیکن ئەم نەخۆشیە وای لێ هاتووە هەمووانی گیرکەوتەوە منیش لەخوا بەزیا بە تەندروستین بەرەو باشیە ئینشەڵا هەفتەی داهاتوو ئەم کاسانە لەگەڵ جەنابکەم و دووبارە دەستخۆشی کاک ئەحمەدم لە کۆمەتەکە ویستێ تا 2021 مقابلەم نەکاو ئینێ بەلامە زۆر سپاسانەکەم دەستان خۆش بەقوربانە مەسا حالیە من و کاک ئەحمەدی لە فانان پشتمان کردوتە یەک ئەڵێ لە پاسی فانان بەڵام دڵنیا بە ئێمە بمری شێتە بینە دوگمان من نامێ بمرە بیشی دنیام هەیە بەخوا کاکە جعفر جان من چاو ماجەکەم و خۆشەویستیم بۆ تۆیە بە ناوی خۆمەوە هەی کاک ئەحمەد تۆ چی پێڵێ والله من البيجك بينيم كاكا جعفر توزي ناصار هو هيو موارم هيو موارم كوا وضعي باش بيتو ان شاء الله بيتو ناومن بس او كوروناي قرت وناس عم كراون بو او يا كورونا بو جعفر جان جا والله اخو حزقن بزاي مانيش قرتم برا الله مكرد بس باسي كوتري شينكا كم كورونا وشدنيا كاك احمد كوتري شينكا قرت بو نكرنا بلام كاك جعفر بالراب كان زوري لاق والحمد لله سباس بو خوي قورا كاك جعفر نخوشيكي برانو هاتو ناومان جاريش كم من يواي تندروسيكي باش بو كاك جعفر والله منيش بو خم كاك جعفر جان تو خو تلفوني بو كرد ما قال لي بو منيش قرتم بلام براسي من نامي بمرم ام بارككم والله موعد ما يدو سيران هي بسري لي بم نامي بمرم بخور وابرهم ما يقرين انا بقرعان جاء لسرق سي كاك سيفريش كاك احمو امان هي موسر ولو جدياتي مين برنامج من بلام كاك احمو من زور بجدي ما يسا لاحترامي كتابتين بو توي ماموساي عزيز وخوشويز كومال خلق براسي يعني كوميديان هر ناشرين كردوا براسي يعني اشتنا يوتيوب اشتنا فيسبوك او سوشيال ميديا كومال اشتبيني والله من براسي بيزكم او كوميديا اوانيات حزكي جاري بيوندي هيج مالي فابزان جوري نبو زو خوش بالي اسمعي بيوندي شيكا خو كاك احمد يا بخوا اسمعي بيوندي شيكا كاك احمد خوشناوتي پاملێری خۆبەخشی ڕادیۆی میلی گەڕیان داولێر من چاو ماجەکەم ئەحمە خۆشناوەتی ینی خۆم بە خۆشناوی بە قوربانی ئەم کاک ئەحمەوە بم بەس بە خۆشناوی یاخوا
سەلامەت بی کاک ئەحمەد خۆشناو دەستخۆشی بەردامەکە لێ دەکەم بخێراتنی کاک ئەحمەدی عەزیز دەکەم قوربانە بن کاک سەرکەوتبن خۆم. ئینشەڵڵا. بە قوربانم کاک ئەحمەد جوان ئەی دەنگمان چۆنە لای تۆ واللهی کاک عومەر جارجارە دەنگت قەتع دەبێت. ئەوە خەتای ئەوەیە کە نییە سپۆنسەری کاکە دەزا بکەن تا 5-6 گورجدانێ بەو قورعانە بە سپۆنسەری بکەن ئەم کارمەندانی لێرە حەدماناوە یەکی بورجێ بخەینە سەر پشتی خۆمان و بیگەڕێنی بە شارە بەس بۆی دەنگمان بڕۆ قوربانی دەشتان ساغ بەیاخوا. ئەی چی هەیە بۆ کاک ئەحمەد کاک عومەر نزیکی 20 تەلەفۆنم کرد تا تەلەفۆنەکە وەرگیرە. باس بۆ خوای گەورەی ینی پەیوەندی هەیە ئەوە خۆشەویستی کاک ئەحمەد ڕەوفە قوربانم خۆتان بەڕێزم. قوربانی و والله کاک عومەر شتێک هەیە ینی بەڕاستی دیاردێکی زۆر ناشید نستا پەیدا بوو ینی ئەگەر تۆ بەرنامەیەک پێشکەش دەکەی ینی کۆمەڵێک زنێ فرۆشێ زنێو دەدا لە کۆمنت ینی ئەگەر مەلایەکە هەروە هونەرمەندێکە هەروە شاعیرەکە هەروە مامۆستایەکە هەروە ینی بەڕاستی دیاردێکی زۆر ناشیرنە. کاک ئەحمەد جان من دایم لێرە و لێوێ قسەم کردووە لە زۆر جار ڕوونکردنەوە وتووە یعنی تۆ سەیریکە ئەم خەڵکە ڕێزی تایبەتیم هەیە بۆ هەموو بیسەران و بۆ هەموو بینەران یعنی سەیریکە من هاتووم بەبێ هیچ موچەیەک ئیسام کاک ئەحمەدی تۆی بینی هاتووە بەبێ ئەوەی هیچ بە سیارەی خۆی هاتووە منم خۆبەخش یەک بەیەکی هاتووە لەم ڕادیۆیە ئیسا من حالیە شڵپەمێ لە عرەقا حەزەکەم ئەها تکاکە خوا گای لێ ئەوە تا قۆڵم تکاکە ئەجا ئەمەە ئارەقم کردووە بەڵام من یەکش دەڵێم من گوێ نایەمە کۆمنت ڕێزم هەیە بۆیان بە هەر دووەریەگرم بەڵام گوێ نامێ لەبەرەوەی خەڵکێک تۆ سەیریکە خەڵکێک لە هیچی نەبوو خوای گەورە دروستی کردووە کاچێتە بەر ئاوێناڵە چی وڵی گوێچکەم گەورەی و لوتم وایە و لێ و مالێ بکەم و ئەچێ دەستکاری ئیشی خواکە جا تۆ تەوێ خەڵک لە ئەحمەد ڕەوف و عومەر بچکۆ ڕازی بێ وەڵام خەڵکی ڕۆژ نییە کاک عومەر ینی ڕۆژ نیە لەو پەنجە یەک دوانێک بلۆک نەکەم ینی بەڕاستی حتەوە زۆر دیاردێکی ناشیرنە ینی تۆ بە هیچ ڕازی نی بە هیچ یان هەر شتێکی بۆ دەکەی پێی ڕازی نییە. کاک ئەحمەد جان عومەر مەجال بە کاکە بەسەر چاو کاک هۆناڵ قسە بکەم کاک ئەحمەد جان ڕێز و حرمەتم بۆ هەیە گوێم لێت بوو لەسەر مەوزوعی ئەو کۆمنتانە بە جددی کەسی زیرەک و عاقڵ وەکو جەنابەت وەکووانی کە گویان لێمانە ئەوەی کە باشە لە سۆسیال میدیا و لە تۆڕە ئەلکترۆنەکانە شتە باشەکان وەرەگرێ شتە خراپەکان وەلا ئەلێ ئەگەر ئێمە دانیشین سەیری کۆمنتی خراپ بکەین و خەفەتی پێ بخۆین نەبێ هیچ ئیشێک نەکەین دانیشین بە زەوانە بخوێنەوەانێ دوای ئەوە بە جددی ینی لەگەر ڕێزمە بەستم ئەوانەیە کە کۆمنتی ناشینە نووسن مانگ بەو جوانی خۆی شەو سەگ پێوەڕێ بێگومان ناوڵە کاک ئەحمەد من هەر زیاتر ینی بەوە زۆر خەفەت دەخۆم یانی ئێستا بەرنامەیە کاک عومەر ینی بە خۆبەخشی دێ بەرنامەکە پێشتر دەکات سیر دەکەی یەک دوانێکی جێنە کۆمنت و دەرشێنەوە دوور لە ڕووی ئێوە ینی لە پایتی نازانم ئەسانیش نەنەزراوە تۆ وتە وەرە ینی بەبەلاژە ساتوێسم خۆبەخشە تۆ لەو 5 وەرە قەدێمیە پێم وتی 5 وەرە قەدێمیە بەس بە قەرز باشە ئەحمەد ڕەوفم هێناوە بە قیست کومبارم بە قەرزی پاشەکەوت بە قەرز هێناومە وڵی کاک ئەحمەد جان من مەبەسم کاک ئەحمەد ڕەوف نییە بەس ئەحمەد خۆشناوەتیە من چاو ماجەکەم و خۆشەویستیم هەیە بۆ ئەوانشی کە کۆمنتی ناشینە نووسن دیارە ئەوەی کۆمنتی ناشینە نووسێ ینی ئەوە تێڕوانینی خۆیەتی من وەکو خۆمەکو عومەر بچکۆل چاویەکە بەیەکیان ماچ ئەەکەم خۆشەویستیم بۆیان هەیە کە ئەم پیاوە بەڕێزە ئەوەتی هەیە هەر خەریکی بەرنامە و کۆمیدیا و شتە من هێناوە بەم نێوڕێ نەمەشتۆی ئیسراحەت کە هێناوە بۆ ئەم ڕادیۆیە وتمە بێ لە لای من بی بڕوا بکە یعنی هەر لێرەوە تا ئەو شوێنی کاک ئەحمەد هاتووە من چاوی ماچەکەم و سوپاسی جەنابیش دەکەم پورەیەوە بەڕێزن من ڕادیۆی گەڕیان بە جددی بە قوربانم کاک ئەحمەد قوربانم کاک ئەحمەد جان ئێمەش خۆشحاڵون گوێمان لە دەنگە بوون زۆر بەڕێزی سوپاس جا چاوی کاک ئەحمەد خۆشناوەتی ماچەکەم و خۆشەویستیم بۆی هەیە کاک ئەحمەد تۆ شتێک هەیە بەسەر هاتێ شتێ یانە وەڵاهی ئێمە مەوعیدمان سەعات 4 نەبووم ڕۆ بەرەوەڵە ماڵەوەمان تەسویری هەبوو سەعات 2 و ئەبوو چوای بۆ شوێنی لۆکیشن و تەسویری هەیە لە درامایەکە دەیوە حاصل تۆزە زوو هاتمە دەرەوە سێرەکەم نیو سەعاتم مابوو وتمە بۆ نەچم قاوەی بخۆمە لە شوێنێک قاوەیەکم خواردەوە ئەمە خۆ ماڵەوە گوێ لە نیستەوە کاتی تەسویرە وەڵات داینشم قاوم هێشتا قاوەکەم بانگ نەکردبوو کچێک لەو بەرمەوە وتی قاوەیەکم بۆ بێنە ئیسپرۆسۆیەکی تاڵ وتی شەکر وتی نەنەنا بە تاڵی خۆم هات بۆ لای من وتی کاک ئەحمەد فەرموو وتم وەڵا قاوەیەکم بۆ بێنە وتی تاڵ شیرم وتم نانا تاڵ منیش تاڵ
من قد عيب نيسك بخوي بقاوة جل جياني ما نبغى دبو زۆر ناخۆش. كاكا قوم يكم ليا تيجي برشام تاريخو أوام كر تيجي هو الراوز أو تعذيب من نبدأ نشون ليه بوموا بۆ خواردی إيش بقى موتي طاوف ما بيجون طاوف وەڵام من جارێکیان قاوەیەکیان بۆیان ئەمەد بە جدی زۆر تاڵ کە دایان نابم یەکەم قومم لیا بڕواکە تاوا من توێڵی تاوا بێت تاقا جانجگێکم بۆ بێن أبيد ناتشافي جانجگی بە بانگی لەگەلاچکە ناخورێ زۆر تاڵە من چاو ماجەکەم کاگەحمە و برادێکم هەبوو هەژاری عمەری میرا بۆیە لێرەوە چاوی ماجەکەم سەر لە ئەڵمانیایە بیرم هێ ساڵینەوە یەک بوو وەرەوە ئێمە لە ئاسیەوە تۆ گەورەمانی و براگەوری بەس من جارجارەوە پێم وتی لەبەس موەسفکە زەی پێکەریم خێنە سەر لێوی ئەو خەڵکە لە پاسێکا دانیشتوین پاس ئەو کاتە سیارە کەم هەبوو یانی کە خەڵک سیارەی خودی خۆی هەبێ هەبوو بەس ینی کەم کەسێک توانی سیارەیە بکڕێت سەبکە جوێم لێتە. بە پازە ڕۆشنجان يوم لا تولى زام جۆ لێمە ئەڵێ بەهەشتمی وی دیان بۆ داناوی ئەگەڵ لێ خۆ گاگەحمونجە خۆ بەخوا خۆی وەڵا کاکە ئەو بەس من ئاگەم لێ بۆ لە ترێ خواردووە دوایی مۆزی دوایە هەرچی ڤایرۆسی کورۆنایە تۆ ملیەمیان شکات جاوم کورۆنای بە میوە ناوێرێ خۆ گاگەحمونجان والله باشا خۆ وەڵا لە پاسەکە دانیشت بووین کابرایە دەمانچەیەکی پێ بوو ئاو شایلەیەکی لە خۆیان بوتم هەژار وازی لێ بێنە تی بەزاتی خوا سەرەکە مەسەری لە پاسی مەسلحەیە وەڵا سەیری کابرایە کرد و ئاوای لێ کرد وەڵا ئاوای لە کابرا کرد ئاوای لێ کرد وەڵا ئەمجارە ئاوای کرد کابرا لای کرد هەژار نێرە خۆی چاکاتەوە خۆی چاکات و کابرای کرد هەرونی بە قورعان نایڵێت وەڵا خۆیتی دا بەڵزین هەیە کە دا بەڵزینە خوارداوەتی کوڕی بەمنی هاتی و بناڵی دا بەڵزینێ دەمی ئاوا ڕاگرتە بوو ئەمە چاوی کاگەژاری عومەری میرا و ماجەکەم خۆشەویستیم بۆ هەیە جەگا گەحمەوە بینە سەر أو اشتكي باسكت أوكي بيوندي ما لقراني أحسن نايم لما تبين برادري خمانة منو كاع عرفان خو عمر جان خو منو كاع عمر بقول لي جلس أقول اشتكى منو عرفاني وسامحمو كان يقولين تلفوني كنتي والله برادري دعوتي كردين بابتشيني عود ما قيتشك مع دموايا تكلفي ناش كانين دي دانش تشينو ثلاث ساعات وترتيبات وأوانو مو بس عاد ينزوتم والله ألم بريني وقت دراني كردوها شوێنەکە نادیەک بوو گۆرانی بێژ و تەرتیبات و شوێنێکی زۆر فاقیر بوو عێرفان وتی ئەرێ کەریم ئەمە خۆپارەکەی دراوە ئەها سێ ئەو بە شەرفم کیلۆنیە بستابێ و گوناحێ بەجێی بێڵی وتی ئەی چی لێ بکەین جارنا بەلەمێکا بوو وتی تۆ جلی کوردی لەبەرە تۆ شەڕاگە بکەرەوە گێڤانەکەی کردەوە خڕنیوەی کردە ئەملا وتی ئەولا خڕنیوەکەی کردە ئەولا وتی دە ئینجا با بڕین یەکسەر لە مایکەوتی داوا لە کەریم گوڵانەکەم بێ گۆرانێکمان بۆ بڕێ تی باشە سەگەرسە من چی لێ بکەم ئەها خڕ جانە جاوەڵای کاکە من عیرفان لێرەوە خۆشەویستیم بۆ حەمەدەم بڵ لەو ئیجا بەلەمی کونێ بەلاش سواریە بێ تێگی بە بەلاش سواری بەلەمی کونە بێ ئەوە تا ئێستا چ جارم پێ تۆ کاگەحمە پێم وتۆ وەرە بۆ بەرنامە هەر ئەمڕۆ بەیانی پێکا بۆچی ناتۆ بەڕای تۆ والله بڵێ 75 سەزایتیا بزانە یەدیاننا جاوە بیرم بێ کاگەزار شتێکی سەو بیرم وتە گەر 75 بەمێ هێت ئارە والله گلیل یە کاگەر یەکەم کەس بانگی دەکەی جاوە کاکدەزار بە ئێتفۆنەکە شتێکی قسەوە بیرم عملیات کرا بۆ هینی فقرات خۆشە بیریە هەم بڕوا بکە یەک علاگەی دەبڵ ئەو جەزای سازە یەک علاگەی دەبڵی زلی یە نابوو یەک دۆشایی تەماتەها یەک نەفەر یاخوا دەستی خۆش بێ ئەو مامە بەرەو ماڵەوە دەستکێ کەرەوە زوو یاخوا دەستی خۆش بێ هێتمان ئەو زیاتر نایەنێ والله ئافەرم بەجددی خۆی واش بۆ ماڵی لەکانی کوردە بۆ کاتە ئەگەر ماڵی لە عقاری بۆیە بەخۆشتی ڕاقیم بۆ ڕۆژێکیان دەعوت بوو لە ماڵی خەزووری تێگەی جا عرفان هیوایەتی ماسیە وتی وڵا سەروپیان لەناوە ئەچم بۆی حەزی شملی نییە تەلەفۆنم بۆ کرد سەعات حەوت وتم عونە جامن هەر پێڵم عونە وتم عونە چیەکە وتی وڵا لە ماڵی خەزوورم وتی وەڵام ماڵا کەیفی خۆت ئێمە برادەران وتان لە دەباشان ماسیماندان وتی وەڵایەم بۆ ئەوێ لای بە چیلەوە بکەم سلفی لیا گەشتە ئەوێ هەر چاوی ژێڕا وایکە وایکوتی کوا ماسێکە وڵا لە سنووقی سیارەکەتی دەبێنە قوتوی چێنم داگرت کاکە حڵی ئەمە تا ماسی نییە ئەومان پێ وتی هەتی نەوێر سەر و پێگەشت کۆم ئاوەشێ ناوە داوە کاگەحمەوە سپاست دەکەم کە تۆ ئەم بەسەراتە جێڕایەوە خۆزگا عیرفانی سای گوێی لە منە بوو نیوەڕێکیان دانیشتون لە بەرەم بازاڕی مۆسیقی زۆر بێداقەت بووم خۆتر خوا نەیبڕێ هەرچی بێ ئینسانی خواوانە بەڵام حەزم کردنە ڕۆمە ماڵەوە وتی چیەکەی وتم مەڵایی عیرفان گیان نازان حەفلەم هەیە و ئەو کاتە حەفلۆشتم زۆرە کرد بەس ئەمەێنە ڕۆمە ماڵە نام خۆم تێ دەچینە ماڵێمە خواوتی وەڵاو چیتانەیە تێڵام مریشک و برنج مریشک و برنج خوانەی بڕێوانەی بڕێ وەڵام منی ژێم لێوێ نانێک شەخۆم و ساحەتێک شەکەم و دوجا خۆزای نەسرین خۆ داگەدەری خوشکم کێکە
والله شو نسرين هات بخير بمعرفتك خوي وتريا خوا بخير بك عمر جنب قربان خويا الرجاء عرفان صموني كري يا باشا من بيده كما هو مريشكو برنج يعني صموني بوتشي بوتشي وتي حزم لي باش لا انا حزي لي بيانه شنو شنو دانش ناسكم دانش سينيش انا نوكاو خمر غير رقم نوكاو بوتشي تموت شي بام غير تي نوكاو ناس يتم ناس بخوا نوكاو ناخو والله ما هي تم قران عرفان تي مريشكو برنج والله عرفان زين قيق مريشكي شيناو ني فرد برنج ناوتي اوني مريشكو برنج ماني مش زينو اخذ خوا وبياوتي جا امتيوا دقز ور لمني بجدي فزاد اخوان مريشكو برنجكي بوينام بزينوي تيجي كردي كان وتي بياني كان عفان وتي عمر بياني كان زور برسيبو ناسين رشتو بودوا امار عرفان وتي والله منيش شوم بكلانا كوتي كلاني مريشكا كمان وتي توزا تاريكا وتي شرخكم لي ابزان ميركي كردوتي توزان مريشك نينا بكلانا كو تي قال شرخكم لي وتي تاري تاري مريشكا قري وتي بروتي ها يا ما دا سفير بو نسين خان طبعا رزق حرمة بويه وخد زاني لها توتشي ودمانشي بيه انا والله جاجات دمانشكي دي إكابم لاك لكي ولا سلا الروا يعني هذا دمان شامبيون شكلتو ناوي بتقين والله رازقا من شاتي ويبويا بيريج لك الريكورد مان هبو للتلفزيون بيان شماهات وبيانك نازم يقلقني امانه شامينوشي خواردن شي ريقشت عرسي عزم هذا شوري كردم بشرفهم بله جاهر بجدي بخوال اللحن لي والله ما وطبعا هيجني ناكين سانسور ما لسر جدي مانية لا والله لا كاقع احمد بالروات هبي انا لو ما هو بيشوا سوير بخواي قورا بمني عمر بابرن دعوتي مني بناموس مليله اما همي مطعم مني بردو بخاربو مزاخاني خواربو نوكا خوارد ناس متيبوني حسن نوكا بناموس مردو قاشي كل دوشكي صليب يبقى هم برادري خو ما ازانم ليرو شاي ما جاكم بارحال حزم كشتك وباسكم او تي باوشك با نه بابا بازناكم عفوا جا شو دي بس جا شو هيش قال لي هيش تيجيشتم پیاوژنێک دانیشتون ژنەکەی پیاوەکەی کێشەیەکی ئەسی تەلەڤیزیۆنەکە ژنەکەی پێڵێ پیاوەکە تۆ خوایە پرسیارە ئەڵێ فەرموو ئەڵێ تو زاتی خوا ئەگەر من بمرم ژنێنی ئەڵێ خوا باسی مردن مەکە تۆ خوا زۆر ئەمڕۆ لەو قسانەیە ئەڵ داخر حەزەکەم خوا بزانم ئەڵ دەی باشارە وەڵا ئەی خۆ چی بکەم بەتەنیا وەم دانانیشم وەڵا ژنێنمەوە ئەڵێ یانی لە عینی خانووە دایانەی ئەڵێ هەر وەڵا ژنەکە یانی لە عینی خانوو دایانێم بۆچی چی بووە ئەڵێ یانی قەیناکە ئەوەش عيني جدي بريش لبركة يلا جنا قراني قشة كواجري توش لبركة شيء تيا يعني عين بيلاي من لبركة الله نانا أو بيسينو يعني ليسوا حاضرين كردوه كاقح مو حزم كرد تو وكو خود يعني أم كوميديا زور بجدي أم كوميديا شيء بتو بخشيوه يعني نامي أو برسالة تقليدية بلام شيء بخشيوي بتأكيد رزق حرمته بتأكيد أو بدنه هاتني خلقه وهموش تكا تو با نلين كوميديا ولا هنركا هنركا اخذتوك مزوري كاغا قرزاني كوميديا بالتاكيد وايا من قرزاني هنا من الحق شكو هنا حرمتي بيا بخشي من ريزي بيا بخشي وايد كردم ولو كوماليك سربسي ازادي ليسن ومتوا من بربط الحزه كمسا قميص يجي سور من الملابه نيزلانا بشرف في كيد نيام بولي تيجي او ازاد كان اللي قطعك بلام لا اول تاخير الريز وحرمتي خلق ابو قراوت ولا من وهم مشتكى يعني براسي من الله ساج قال جزاب جوش كم يودو تي بيبل اي شيء لسندوتو ديار ازادي لسندوتو والله يعني من والله بوسور بوشي سور جزاله بوسور اخذتم كخوم سورم خوم سورم شركه سورم الله خو جاران سورنا وشي سور بو والله هر سور بو الله خو سور بيشتر سبي بو داي سور بو او سور سبي تاكسي بس هيك والله كاغ احمد بجدي يعني منك عمر بشكل زور بينري اشتكاني توم جاري اما زور بجدي ما ولو اشتكاني هموي جوانا بلام تصور كي يقلق تد هي بدني خوم ناظم تو فرش اشتك رياي يعني في ما يشتكي واحد لقل ما حسنه كاغليها ها بالرواب كاغ احمد من امنا بيا هولدانا نهي شيكا بناموسم بهرشي سوينا الدنيا بيروزا من احمد رؤوف بقيمة يعني بقيمة ونري كردية زانم ومن بقوم عمر رأيت جنابته وقربان من ليرو ألم تو كسي زور دياري تو كسي زور كوميدي ومن زور معجبي كاركاني تو براسي بداخو كلا كردستانا هنرمندي شي جورا زور جار براويز اخري يعني بالروابكا
من زۆر شتە بینم زۆر یانی سا تۆ نەو شەو هەیە من بەڵێ نەوەڵا ترێم هەیە کچەکەم تۆ مەقسەدە ناوە نەبابە بە لە سیارە ناوەڵا ترێکی وەڵا کورە جێبیەکەم پێم و بەیانێژنەکەم پاڵەنێ ئێدە فەرمو يعني گوناحە بە قورعان جوانترین سیارە بە تۆ نەبێ بەجددی بە بەجددی کاکە سیارە شەموو شتێک نییە ئینسان دڵ مرتاحات دڵ مرتابێ مێشکە ساڵ بێت ڕێزی خەڵکەکە و لابێت خەڵکەکە ڕێزە لێ بنەوە هەموو شتێکە ئەتر لێرە هەر ئەوە نییە کاکە لەوە زیاتر ناتوانانی هەوڵ بەس کاگە حمەوجانی زۆر بەجددیشمە تۆ لەناو تەلەڤیزیۆنا کە دەرەکەوی بڕوات هەبێ نەڵم لە ڕووی من وەکو پێم وتی بەرنامەکەی من هیچ جددیەکیان نییە کە دەرەکەوی تەلەڤیزیۆنا زۆر جوانی یعنی بە مبارەکەیان ئێستش ینی ئەوە جوانی ئەم شەو تەلەفۆنم بۆ کرد یعنی لە تەلەڤیزیۆنا جوانم لە ئێستا کاکە دانیشم بەخێر وەڵا شوتی قاش کردووە بڵێ نا لە ڕادیۆ جوانی جوانم کاکەوە ڕۆشتم من ئەزانین تۆ نەو دوێنم باشە نەو بزوێنم باشە نانا بڕوا بکە ئەم شەو کامێرەم بۆ کردەوە ماچی مەحایلۆ کردووە ئەوە خەتای خۆمەیەم بۆم بەرنامەیە ئەوە خەتای دەیەک جای بڵێ ئەڵێ بەگلایەتی سۆپی و نەکوژاوەتەوە دەم بە قورعان ئەم شەو کامێرەم بۆ کردەوەتم مامۆستا چۆنی عومەرە پشکۆل بە قوربانێ بە بەیانی بەرنامەم هەیە لەبەر حورمەتی من وەرە وتی کاک جەزا پێی وتوم وتما تۆ کامێرە بکەرەوە بزانم خۆی هێتی نەگە هاکرابێ چکە نایە نا کاک جەزا کەمپینێکمان ڕاگەیان بیرێ کەمپینەکەی معمەری جگەرە کە لۆرێکا ئاردیتیا بوو کاکە حەمەرە مەڕۆ ئارداگرەوتی سێ بۆ تا ئیسەش بچاوەڕێ تا ئیسەیش ئەمە حمەوە نەدیەوە وەرە بابەجا ئاخر ئارد بە من لە کوێ بارەکەی عومەر بۆ خاتی خوا بڕوا دەبێ ئەو مایر حەسەنە ئەمەنەی ئاردبار کردبوو خوار ببوو خوار باشە زایر جەلال هەرچی مەیە پێی ئەوە قورسە هەرچی مەیە پێی گۆڕی باوکم ئەوی بۆتانە جێرمەوە هیچ خلافوعدێکی تیان نییە هاتم کۆمەڵێ ئەشیام کڕی وتم ئایبە هەر ئەچم بۆ هاوکاریە و کەمپینە با تۆ زێشتیش بەرم بای 50,000 شتم کڕی و ئەوانی خۆم لەم لاوە دانابوو هی ماڵەوە پیاز و ئەوە و هی ئەو کەمپینەکەش لەم لاوە هەر هەمیانداگرت و لە ڕوون ناو لە پیاکەوی خۆمە بە گۆڕی باوکم ئەڵێ ئەکاتە سەرپەرشتی کاک بەرزای قاری خەڵوز ئەو لێ بوو حکمەتی لێ بوو آخر پیاز معقولە بۆ داگرکەیە تەسەور کە لە کەمپینەکەیە ئەم کاگەحمەوە خۆشتی زۆر داگرت بەڵام هیچ ئەوانەی پێنجێن کە هاو داگیرا و دەستخۆشین بۆ خەڵکی پێنجێن و هەموو خەڵکەکە شار و شارۆچکەکان بەڵام وڵاتیا و بە فەردە دامەکە بەڵام کلێ نەکزمی بڕوا بکە مایر حەسەن ڕازەکان من لەو ڕۆژەوە مایر حەسەنم دی بێ سەر و سمێڵ و برێسپی بوو بە ئەر تای سەر بە یاقی ناکاتەوە ئەجا ئەم بە جوایی دانیشتم ڕۆسمەکانم پێ خۆزگەست لێرە و پیشانم بایە دانیشتبوو کە لۆریەکە هاو ئارد و شەکل و برنجی تیا بوو تەنەکە دم کاک ئەحمەدی عومەر جێرای سێمەوە هەر ئەوی سێمەوە بوو ئەمەنەوە سام بە دیارە پاسەکەدا بەزینێ سەیری تاقەی خۆم مەکرد ئەو لۆری ئاردەم بینی چی بکەم چی نەکەم یەڵە ئەحەبیل کردەوە دەستم کرد بە گیرفان موبایلەکەم دەرکرد ئەلە بەڵێ تۆزێ دوور کەوت وت وەڵای کاکە داوای لێبوور نەکەم ماڵەمان نەخۆشەوێ من بڕۆم بەزاتی خوا کاک ئەحمەد ئەمەنەم شت داگرت بوو کلێنچکەم ئەزانم بڵێ جەماعەتی پێنجێن کاتن لۆریەکەیان جۆرێکی گەورەی زریان هێنا وتم مەرحەبا سەر چاوتم ناگرێ بیبەرەوە چی بۆ داناگیری کردی بابا حیبە داگرێت هەمان داگرت حکمەتی دوای لێ هاتووە هیلاک بوو لەسەر لا ڕۆی بە ناموسم ئەوە ئەسبەکەی مامی عەلیە داماوە لەسەر لا ڕۆی هەر زۆر وێران بووی لەو کەمپینەیە دەستخۆشیم بۆ هەموو برادەران بۆ کاک بەرزانی قالەی خەڵوز بۆ جەزای ساس بۆ هەموو کاک ئەحمەدی خۆشەویست بۆ جا زاهیر جەلال تەسەوور کە هینم ماوەتێ برنجی 5 کیلۆیەکان هەیە قورسە چامەیە پێ قورسە ناخر چی بەمێ ئیسفنجە بەمێ هەرچی مەیە پێ قورسە زالی خۆمانی لێ کە ئەو ئادێ ئەو سەری بگرم و کاکە پێی مەگەر بە قورعانە قرتێ و خزالام بڕوا دەبێ ئەو زالێ چی؟ زالێ بەرنامە بەس کلێنسمان پێداگرت وتمانە قرتەیە شکێ جاسەیری کە زالە وابزانم لە سەربان خەریکی تەنکی سەربان بوو کەوت بۆ خوارەوە تەلەفۆن بۆ من پشتی درابوو بە عەرزا والحاصل تەلەفۆنم بۆ عیرفان کرد و بۆ عەبەی خەیات وتم هین بۆ زالە وتم کاکە وەرە با سەرێکی لێ بین گوناحە بۆ من و عەبەی خەیات و عیرفان بووین وتم من شتەکا کردم دوای بمەنەوە پارەکە وتیان باشە وەڵات دەی جوان شتەکەمانێکی چوینە خەسەخانەیەکی 7,000 لێ وەرگوتم بای 21,000 تۆ سەیری کرد چوینە خەسەخانە وتی تەلارخان ڕێز و حرمەتم بۆی هەیە خوشتی بە ڕێزە وتی کاک ئەحمەد دایمە شتی سپۆرت و خۆش هێنێت کە ئێمە ڕۆشت بووین با خێرا بیکەینەوە کە ڕۆشتین با خێرا بیکەینەوە بیخۆین ئێمەش کە هەرسێکمان وتم ئەوە تۆزێ پێ هەڵگرە با بڕۆین ئەوەیکی حوتیشم لێ وەرگرتوون وەڵا هێنام هەر لە قوتوویەکە تۆزێ هەرزن و نۆکی وشک
جوان جوان طبيعتمان وایە کاکە کە هەڵێ بچڕین لەگەڵ زالە تەلەفۆنی کرد بە جنێ هاتە خوارەوە وتی هەر هەموو کچ و کوڕم کۆ کردوت وەرە کاگە حموشتی خۆش نەبێ نایهێنێ ئاخر هەرزن مردوم من فنسم جا خۆشەویستیم بۆ هەیە تەلەفۆنم بۆ هاو شەو بوو درەنگ سێنم کرد عیرفانە وتی چۆنی کامر باشی وتی زالە بەر بۆتەوە نەبا بۆتی وەڵاوت نەچۆتی لە سەربان جا بیفعێ لە سەربان بەر عیرفان بە مریۆ من نەمزانی بوو جا منش تەلەفۆن کرد بۆ کە مامۆستا بەرزانی قالەی خەڵوتم مامۆستا چۆنی عومەر جان باشی تم ببوورە شەوم لێ تێگای کردە با باحتیادیە تمەڵا زالە کەوتۆتە خوارەوە تی کەوتم پێرێ ئەی بۆی سەکردوت ماخی لە پێرێ بە عاسمان وەکو لاپەڕە ماواکەم بەرەوبەرەکە بوو تەلارخانی وتی وەڵا شکر کە یاوتی بە عەرزا پرۆساتەکەشی نەما کم بۆچی قۆریان ناوە بە عەرزا کلسەکەی بوەرێ جاوتیان پرۆساتی بووە قۆریە بە عەرزا کلسەکەی وتیان پرۆساتی بۆ کەیەتی بە عەرزا پرۆساتەکەی نەما هەمی وەریوە وابوو ئەمە قۆختان نییە جان خۆخ گلەیی هێڵە قۆخی لێ نییە هەرچی میوەی نییە بۆمدانەوەداوای قۆخەکە جاوە زارش تەواو نابێ بە قورعان لەگەڵ هونەرمەندانە یادگاریمان زۆر زۆرە زالەی بەرنامە لە شەڕەکەی داعشا چوو بوو لە مەڵبەند خۆی نووسی و چوو بۆ شەڕ کاکە وەرە کوژرێتی کوورە ناکوژرێن بەرزانی قارەی خەڵوسی ڕازەکە ناکوژرێ وتم بۆتی بەناموسم تەقی لەگەڵ تەلەڤیزیۆنی پلازمایە بەری ناکرێت هەوە لەسەر هەڵێەوە عین تەلەڤیزیۆنی پلازما خەناسەش نایپێچێت کاک بەرزان بەرزای قالەی خەڵوت بەعزە کەلیمەیەکی هەیە زۆر بەقووەتە زۆر جوانە تێگەل مەسە ژنەکەم ناوی ئاشتێ دایمە شەڕمانە زاهیری یعنی دیار زای بیخیتە لە هەر دیار نامێنێ والله راسك ونيا عرفان يعني علم ومعرفة خوانواريني هاتي معرفة هبني نازل مسج من يده والله راسك والله من دراوسيك ما نيو ذاتي خوار شم حديد دراوسيك ما ابو ناير رخوش بو بنا موسم دام شاي دايما وير باقي بتقي والله يا ابي بيك ناي قهرمان ولا مش كتر اخي ناكل بعزرتي جا خوشويسي مي هرب جدي ام كاق حمود ام شو لايفم اين كدو كاميرا بو كدو تماو سابق قربانه متم نها كرابه كاك نيت تماو سابق قربانه من بياني تكاغ مر والله يم ما خير يتي او تم خو اوني موعد انا كاك دنيا لو تم بساقب من خاتم له جزاوره وتي بارت مدو كاميرا كرو تم زام خويتي خواو شي قجي يا ابو نوعي ابو ها سينو قلت بابا لا داقصو خو سير رام قلت بابا لا داقصو ديكا بيان متي الرو ازايتون سيديكا يعني بالرواب كمان مصادزا تالا نزيكا ودي بيني زور جوانا بناموسم يزار صار عمري بيضي فرشي كاشانه كاتشي لكاميرا بزاتي خوا زور جوانا ماني لي ساقي شغلي باقي بريقاته اخي من ما دم حفتايه ما شاء الله سيري او دمو تشاو بيسي او هي كاكا من بين صالته قورترم ايه بس بخوا لها هاشتا كانت شيتو بالله اشتا انا بابيا ايه بودي والله جاي بنارتي خير داك جا برزان خوشويسان ديرو جاريش كخوشويسين بوتانيا ايوي بيسرو ايوي بينر للايفكوا صفر حوصو حفتايك 400 حفتايك بكار بين 54 52 64 صفر حوصو حفتايك 400 حفتايك 52 64 بكار بينو تابتواني بيوندي بكي با منو كاغحمي بريزو هر برسيارك ذهبي تابتواني بشويكي تنظاميز جوابتان بينو خوشويسي من بوتانيا اما تنها ماني بزيكي بيغانيم خينا سرباري او ليوي ايوا كموچو قيران اما شاچلانه هيا امانه او مشاكلان تاع نبي برينو هيچي جو خو بخشيشه هرچيش هرچي نو سيغرني عذابه منكو عمر بشكل سنم فراوان وبنايك هاك حمي شو خوشي قرباني اخواي بلحظه دمينو تزيدوا كرولو ما كان بنا موسم اقاليني او بيلا ميو خابين ما شو لي خو بس خو قد اللي كانوا يسيخو بامرو يجي فاصل من عندك بعدين لا تبغى خبط في ذلك ويدوري عزيزان يا فاكر منه وقيد لقياني نكبي قصي نرواني لاشوين كوتا كيدوسي نرواني لاشوين كوتا كيدوسي عمركم بزاتي خوتك اواري بزاتي خوالي رو خوشويسيم هي بو همو او برزاني تندروسي كره كاكا والله بالله وطلعي اويك ايويت يك كارمندي تندروسي بناسي تنها ساعاتي امل
بڕوا بکە بە ڕێزان خۆشەویستیم بۆتان هەیە چاوتان ماجەکەم تکایە خۆتان پارێزن بە ئەوانی ئیسراحەتکەن باوکم بڕوا بکەنەوە بێ هیزوگام بەم لە پشتمە و جان گڵۆپەکە هەر تکە تکام و جانم ئەوە طبیعەتی هەنارێ بە حەقی خوا بە ڕێزان بە ناموسم ئێستا زای من چیم کردووە بڕوان پێ بکەن ئێستا من وام لێ کردووە دڵگرانین بە کۆچی دوایی هاوخەمین ڕۆحی شاد بێ ئەمەم کۆپی کردووە هەرچێ باوچێ مرێ و دایشێ مرێ چەند بۆی پایسەکەمەوە یعنی کۆپیم کردو فرێ ناکەوە تو نایشەڵە نەوەڵە بەڵام تکاتان لێکەم بیسەران بینەران ئەو خۆشەویستانە تکایە کەمامە بەکاربێنن تکایە خۆتان پارێزن تکایە بە چەند دقە دەقە جاریە چارەشێکە دەستان بشۆن بە سابوون وەنیە تکایە ماچی یەک مەکەن تکایە دوور بن لێکەوە تکایە وەکو من و کاگەحمە و زوو میوە بخۆن بە قوربانتان بم خاتون نیشتیمانمان لەگەڵا لە تاراوگەوە خاتون نیشتیمان ئەو کاتە و باش بە قوربان خاتون نیشتیمان لە دەرەوەی وڵات خاتون نیشتیمان ئەم کاتە گیان کا عومەرە بە قوربانم بلۆکێکی ئەم دیوتر بە قوربان نیشتیمان گیان بلۆکێ بەم دیوە من عومەرم ئەو دیو جەزایە نیشتیمان گیان سەوتان زۆر خراپە خاڵێکیان باش باشی نیشتیمان خان بە قوربان دەنگم چۆنە دەنگە خراپ نییە خاڵێکیان منیش لە دەرەوەم لاوانەیە منیش بێ ئێوە باشن بە قوربان میان لە دەرەوەی وڵاتی لە دەرەوەی وڵات و لە دەرەوەیشن لە ناوان نیم یان لە دەرەوەی وڵاتیشی لە دەرەوەیشی لە ماڵەوە نی دوایە بەڵێ خاتون نیشتیمان تۆ هاوڕێی هەمیشەیی ڕادیۆی گەڕیانی بناگام لێ هەموو بەرنامەیەکی ئێمە جەنابەت پەیوەندیەکەی و حزورە هەیە لەبەرەوە بەناوی ستافی ڕادیۆی گەڕیان چاوەکانە ماجەگەین هەر لێرە تا ئەو وڵاتی تۆی لی نازام لەکوێیت چاو ماجەگەین و احترامان قبولکە باز بە قوربان دەست خۆش خاتون نیشتیمان بەداخەوە داخرایەوە بۆیە بەناوی خۆم و کاکە جەزا و کاکە دادفرماوە دادە جوانە و دادەلانە بانە بووەکەی بۆ فەلە دەگەی بڕۆ کاکە هاوکار کاکە محەمەد توش بەخوارم کاکە سێریگە ئیتر ناکەم وەڵا کاکە ئەحمەد ڕەوفیشەوە چاوی خاتون نیشتیمان ماچەکەین کە هاوڕێی هەمیشەی ئەم لایڤ و ئەم ڕادیۆی ئێمەیە خۆشەویستیمان بۆت هەیە هیوادارم جارێککە پەیوەندی بکەیتەوە خاتون نیشتیمان بەڵێ کاکە ئەحمەد شتێکی کە بەسەرهاتی شتێکی خۆش بە کەیفی خۆت والله دی پرسیار کە بەخوا من پرسیارێ بۆکەم من ئەگەر بکەیتەوە بیرێ من شتێکی تۆ مەرگیۆ کەوت چی؟ خاتون نیشتیمان هاتەوە خاتون نیشتیمان گیان خاڵێک گیان چۆنی بە قوربانە بم خاڵە گیان جۆم لێت خاڵە گیان جۆم لێتە قسە بکە بە قوربان قسەکە نیشتیمان خانم کاتەوە باش ئەلو نیشتیمان خان گوێت لێمانە ئەلو بەڵێ فرصة موز فرصة خاتون نیشتیمان جۆ لێمە مامۆستاگیان باشی کاکە ئەحمەد زۆر سپاس بە ڕێزیت من بەباشی گوێم لە ئێوە نیە تەنها بە خێراتی کاکە ئەحمەد دەکەم ئەوە بڵی سلێمانیە و دەستخۆشی بۆ کاک جەزا و بۆ کاک عومەر و هیوادارم سەرکەوتوو بن دەستان خۆش بێ بەڕاستی من بەباشی گوێم لە ئێوە نییە هیچم نییە لە دەستخۆشی زیاتر دەستی جەنابیشت خۆش بێت ئێمەش خۆشحاڵ بن کە گوێمان لە دەنگە بوو نیشتیمان خان بە ناوی ڕادیۆی گەڕێتنەوە ئایدی کە عومەر فەرمووی چاوی خاتون نیشتیمان ماجەکەین هەر لێرەوە تا ئەو وڵاتەی تۆی لێیت چاو ماجەکەین وە پێتەڵێن فەرموو ئێرە کوردستان و خوایەوە تەن ئاواکەی لە کاتی بەرنامەکەی تۆیان ڕادیۆ هینی بڕا کارەبای بڕا ترەتە بە مۆمۆ دانیشتوین هەڵی لاشکەوتای من و کاک ئەحمەد خۆفی لێ یەکەم ئەو کاک ئەحمەد خێرا ئەوە هینم لێیە سی خورماڵێ ئانیشکم لێیاڵە تەواوی کە مەجبورم ڕادیۆکە کاک جەزا چی بکەم ینی بە مۆم دانیشتوین بەڵێ بەڕێزان ڕێگەڵی سا لە ئەشکەوتم بەس قەینا کاک ئەحمەد لە نەبووە زیڕەمە کرد ئەو خوشکان و برایان بە هینەوە لێیان ناوین چێ؟ کاک ژیار لە دایری کارەباوە؟ کاک ژیارمان لەگەڵا کاک ژیار کارەبامان نییە تۆ گوێ لە منە؟ ئەو چی بۆتان گەڕێت؟ کاک ژیار؟ هەلۆ کاتە باش هەموو کات کاکە ژیار گیان چۆنی بە قوربان چۆنی کاکە عومەر گیان باشی چاو ماجەکەم کاکە ژیار تۆ باشیت؟
قوربان و کاک عمەر گیان سڵاو ڕێزمەیە بۆ هەموو خۆشەویستە هەموو جیۆگرافۆیەوەی خۆشەویست بە قوربانم پێوقەمیشە بە خێرە ڕێ کارەبا هاتەوە قوربانم ئای کاکە ئەحمەد عەزیز چۆنە باشە قوربانم قسە لە جێتی من جواب نەیتەوە کاک ئەحمەد زۆر کەس دیارەوە چییە کاکە ژیای گیانی جۆم لە دەنگتە قوربانم مشکول تەندروستیم باشە ئێوە باش بنێمە عیبمان نییە سەودی کاک ئەحمەد زۆر کەسا کاک ئەحمەد ئێستا باشە جاوەڵا خەریکە قەب لە مایکە کاگرم بەوخوا کاک ئەحمەد سەودی تۆ نا بە سەودی کاک ئەحمەد باش نییە باشە من خۆم هەر دەنگم باشە کاک سەودا زۆر خراپە بەڕاستی کاک ئەحمەد والله کاک ئەحمەد والله قەب لە مایکە کاگری بەخوا لەوە نزیکتر ها سمێڵم چۆتە ناوی سنجەکەەوە کاک ئەحمەد ژیان کاکە ژیان ئێستا سەود و عیبی نییە کاک ئەحمەد لەو شوێنە بەردەمە جوڵی بەسەر ئەو چاوام هەر لێرا بم من خۆمەر تەبیعەتی قەڵم لێرە بەرزاییە کاک ئەحمەد ئەم ڕادیۆوە پەخشێت ئەو کوێ ڕوا پەلا ئێمە پەخشتان نییە پەخشیشی وەرە بم گەڕێ با بە هەر لە سلێمانیە چوادۆری شەسێکەش دەنگی ناڕوا لەبەرەوەی کەس نییە دامی بکە ئەمە ڕادیۆیەکە ڕادیۆی کاکە جەزا لەسەر مەسئولیاتی خۆی و گیرفانی خۆی دایناوە بەس هیوادارە پەخشتان هەموو شارەشارەشابرێتە کاک ئەحمەد بە قوربانێ بم کاکە ژیارجان منیش لێرەوە قوربانە بە سەودا زۆر خراپە بۆ بە حاڵ سەودا دێ و نایی بە قوربانێ بم لێرەوە دەنگ ئەخەمە پاڵ دەنگی جەنابێ کاکە ئێستا باشە سەودمان قوربان دارم بەخوا لە سەودا دێ ناگە سەودا زۆر کەسە کاک ئەحمەد ئەیدەی بە قورئان زیاتری کە موسیبەتی قەڵبێ لایەوە سەودا زۆر باشێتی دێ لە تەلەفۆنە لەبەر لە لایڤە عیبی نییە ئەی ئەو دەنگەمان بۆە کاک جەزا ئێستا هەستەکەی باشترە یانی ئەی قوڕی چۆکەم بەسەر بۆ والله من برجێکم هەموو قسەتان کردا برجی سەڵوە ئەو مایکی خوار کاکە گیان لێرە خۆشەویستی بۆ کاکە ژیاری ئەزیزەیە وڵی کاک ئەحمەد نەیارە بەرنامە بکەم خۆ ئاگای لێ قرتام بە هەموو تەمەنمونە پێ نەکەیم مایکەکەی بە ورجی خۆی نانە ئیشەڵا چاکێکەکەی لەو سەوتە کاک جەزا سەوت کاک ئەحمەد بۆ چاکە بیکە بە خاتری خوا پڕیگاتەوە ئەوە بە قوربان تا مەگەم محاولە بکەم شتەکان ئەوە لێکن تیری قوتانی ئاخە وەی سەوتم بگاتە بینەرانی قەونی نیم ئەو دەنگی کاک ئەحمەد بۆ وایە ئێستا باشە ئێستا باشە ئای باس بۆ کاکە ژیاری ئەزیز کاکە ژیار خۆشەویستی بۆ دەیە چاو ماجەکەم بۆیە منی لێرە دەنگ بەخەمە پاڵدەنگی کاکە ژیاری خۆشەویست داواکارم لە هەموو سەرمایەداران لە هەموو دەوڵەمەندەکان لە هەموو بەڕێزانەی کە کۆمپانیا و ئەو مارکێت و شوێنە گشتەکان کە ئەزان داهاتێکیان هەیە ڕیگلامەکانیان بێنن بۆ ڕادیۆی گەڕیان تا بە شێوەیەکی پرۆفیشناڵ ئەم کش و کوڕە جوانانەی کە وەساون و لە یەک چرکەیە ئەمکارە بەیان چاکر بۆمان ڕیگلامەکانیان بۆ بکەن و یا بتوانن سپۆنسەری بەرنامەکانی ڕادیۆی ملی گەڕیان بکەن تا داهاتێکی زیاتر بێ بۆی بورجێک زیاتر دابنرێت یعنی تا ئێوە ڕیگلامەکانتان بێنن تا ئێوە هاوکار بن دەنگی ئێمە باشتر ئەگا و باشتر و باشتر ئەبێ ئەوە تا کاک ئەحمەدی داما و سەری جێژە خاونەی هاوار کردووە یەک دەقی بچووکمەیتێ من لێرەوە ئەگەر دەگەم بگاتە یا دەنگم بگەێنە لای پارێزگاری سلێمانی کاک هەواڵە و بەکرد پێڵێم ئەم ڕادیۆیە لە خزمەت شاری سلێمانیایە بە دەرەجە یەک اینجا شارەکانی کە مەفرۆزە بە جددی ئەمە احتیفاز و ئەمە گرنگیکی تەواو بە کللتورمان هەیەات ڕجاان دامیان بکەن یعنی کۆمەڵێک کارمەندی زۆر لێرە بەخۆ بەخێش بەڕاستی ینی ئەمە جوانکردنی شاری سلێمانیە ئەبێ ئەوانش بەم جوانکاریە بزانن و بە حەقەت ینی ئاوڕێکیان لێبنەوە دەست و چاو ماجەکەم کاک ئەحمەدجان ئێمە تەمەنی ئەم ڕادیۆی ئێمە لە کاتی کۆرۆنا لەدایک بووە بڕوا دەبێ ئەوەتی کۆرۆنای ئەم ڕادیۆی ئێمە لەدایک بووە تەنها بۆ ئەوەی کە ئەو خۆشەویستانە کە خۆیان کەرەنتینە کرد لە ماڵەوە بن ئێمە هاتین بەخۆ بەخش لەم ڕادیۆیە لەسەر گیرفانی خۆمان ئەمانوت با کەس نێتە دەرەوە بۆی بتوانین بزەیەکی پێکەنی بخێنە سەر لێوی ئەوان و وریان بەرزکەین بۆ ئەوەی کە بزانن کۆرۆنا و ڤایرۆس ڕاستە هەیە بوونی هەیە بەڵام ئێمە مانویست کە خۆیان بپارێزن و ڕوونکردنەوەمانیا پێیان یعنی تەمەنی ئەم ڕادیۆی ئێمە لە ڕۆژی کۆرۆنا لەدایک بووە بەڵێ بەڵێ هەر سەر کەوتوو بن ئینشەڵڵا
کەڵەشێریش نەبێ هەر ڕۆژە بێتەوە کاکە جەزا خۆش بێت کاکە عومەر بچکۆڵ خۆش بێت ئەو برادەرە ئازیزە دڵسۆزانە خۆش بێت ئیشەڵڵا هەر سەرکەوتوو بێن بەنامانە بە قوربانە بم کاک ئەحمەد گیان من لێرەوە خۆشەویستیم بۆ کاک ئەحمەد عەزیزەیە ئێوەی بیسەر ئێوەی بینەر ئەتوانن ئیسا پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 1970 471 52 64 بوو هەروەڵا بەڵێ بەڕێزان پێشەوەی کە کۆتایی پێبێنم جارێک کۆتایی پێ نایەنم حەزم کرد لێرەوە سوپاس و ڕێز و خۆشەویستیم بنێرم بۆ کاکتەها خاوەنی مەلەوانگەی ئەتلانتینک پۆڵ کە ئەم مەلەوانگەیە ڕەشاقەیە و کیکبۆکسە و مەلەوانگەیەشی زۆر بەڕاستی من خۆم تاوەکو ئەگەر ڕیگلام بۆ شتێک بکەم تا خۆم نەچم نەیبینم و نەزانم چۆنە نایکەم شتە بەڵام لێرەوە مێ پێتان بڵێم مەلەوانگەی ئەتلانتیک جوانترین و باشترین مەلەوانگەیە لە شاری سلێمانیە ئەم مەلەوانگەیە هەموو ڕۆژانێک کراوەیە لە سەعات 9 بەیانی بۆ 3 عەسر بۆ خانمانە لە 3 عەسر بۆ 11 شەو بۆ پیاوانە ڕۆژانی هەینی سەعات 10 بەیانی تا 11 شەو کراوەیە ئەم خاوەنی ئەم مەلەوانگەیە کاکە تەهای بەڕێزە ئەم فکرەی لە ئەڵمانیاوە هێناوە ناونیشانی خوار دیلانسیتیە تەلاری هانۆ ڕەشاقە و مەلەوانگەی ئەتلانتیک پۆڵ دایمە کراوێ و ئەتوانن بچن لەوێ ببینیم بزان ئەو شتانی کە من ێدەم ڕاستەیانە من بە شێوێکی گشتی بە شێوێکی عام سەردانیم کرد بەڕاستی زۆر پاکوتەمیز بوو زۆر جوان بوو زۆر شتێکی خۆش و پێفێکت بوو خۆشەویستان من لێرەوە بە ناوی ستافی ڕادیۆی گەڕیانەوە ئەگەر پەیوەندیمان نەمابێ کاک جەزا کۆتایی پێێنم لێرەوە خۆشەویستیم بۆ مامۆستا ئەحمەد ڕەوف بۆ ئەو کەڵە هونەرمەندە جوانی کە بەڕاستی شخصیتێکی زۆر جوانە لای من ئەرکی کێشا ماندوو بوو کە هات جارێکیکە پێشەوەی کاک ئەحمەد هیچ بڵێ داواکارم خۆتان بپارێزن بڕوا بکەن جان بەڵێ بەڕێزان ئیسا کاک من لێرەوە سپاس و خۆشەویستی و ڕێزمەنێرم بۆ پەیوەندیەک ئیسا لە گوێ کاک جەزاوەیە کاک جەزا بە هێدفۆنەکە بە من ئەڵێ کاک عومەر کەسێک گاتۆ لەسەر خەت ناوی سیانی خۆی بە کاک جەزا و تووە و تێتی ناو مەبەن هەموو مانگێک ئامادەم 500,000 بەم ڕادیۆیە بۆ ستافەکەتان بۆ هاتوچۆتان بۆ ئەو بۆشایانێتە بۆیە من لێرەوە چاوی ئەو برا بەڕێزە ماچەکەم کە پەیوەندی کرۆ بە کاک جەزاوە هیوادارم نمونەی زیاد بێ بۆ خۆشەویستان بەڵێ بەڕێزان من لێرەوە ئەمەی پێتان بڵێم سیقەی مطلق یعنی سیقەی تەواویتان هەبێ من یەکەم ڕۆژ کە قسەم کاک جەزا کردووە ئەم ڕادیۆی میلی گەڕیانە سێبەر نییە ڕادیۆی میلی گەڕیان سەر بە هیچ دابوو دەستگایەک نییە ڕادیۆی میلی گەڕیان سەر بە هیچ حیزبێک نییە ئەم قسەی ئەیکەم 10,000 ساڵی کە من لە پایە قسەی خۆمەوەسم من ئەم ڕادیۆیە ئەگەر سەر بارە حزابێ بێ من وازێنم چکە من حیزبی نیم من کەسێکی خۆبەخشم هەموو بەڕێزانی کە لەم ڕادیۆیە کارەکەن هەمووی خۆبەخش و سەر بە حیزب نییە بۆیە هەر بەڕێزێک ئێوێ هاوکاری ئەم ڕادیۆیە بکات بڕوا و قەناعەتم پێ بکەن ئەم ڕادیۆیە ئەهلیە سەر بە هیچ شوێنێ نییە سیقەتان بە عومەرە بچکۆل هەبێ لێرەوە چاوی ئەو خۆشەویستە ماچەکەم بەڵێ بەڕێزان جارێک کە من داواکارم لە خۆشەویستان بۆ ئەوی کارمەندانی تەندروستی ئەم بەرگە لابەن لە بەریانە چکە زۆر ناڕەحەتم پێوەی من چاویان ماچەکەم چکە بەڕاستی هیلاکە من داواکارم کەمامە بەکاربێن خۆتان بپارێزن من لێرەوە چاوی کاک ئەحمەد ڕەوف ماچەکەم من تا هیچ شتێکم نەماوە تەنها خۆشەویستی بۆ ئێوە هەیە و کاک ئەحمەد تۆ چی دێ فەرموو وەڵای من سپاستانەکەم بۆم دەرفەتە کە من توانیم لە ڕێی ڕادیۆکەتانەوە دەنگی خۆم بگێنم بە گوێگران یەک داواکاری بچکۆلە لەخوا بە زیابە شکر شاری سلێمانی شاری هەڵمەت و قوربانیە شاری کلتورە شاری جوانیە شاری پێکەوە ژیانە داواکەم لە شخصیاتی پیاوەکو ئەو بەڕێزەی کە ئێسا لە مانگی 500 بڕمەوە کارمەندان خەڵکی زۆر باشی تایە هێشتا پیاوی زۆر جوانی تایە هیوادارم دەستیم ڕادیۆ بکردم چکە بەڕاستی خزمەتی کولتوری و نەریمانەکات چاوی کاک ئەحمەد ماچەکەم جارێککە ئەرکی کێشا بە ناوی بەڕێوەبەری ڕادیۆی میلی گەڕیان ئەفەت کاکە جەزای ساس وە بە ناوی بانەخان بە ناوی کە جوانەخان بە ناوی کاک هاوکار بە ناوی کاک ئەحمەد ڕەوف باشە بە ناوی کاک مەحەمەدەوە
لێرەوە بەناوی کاکدۆزات تایبەت و بەناوی خۆشمەوە سپاس و خۆشەویستی و گوڵباران دەکەین کە تۆ بەبێ هیچ شتێک هاتی بۆ ئەم ڕادیۆیە چاو و ماجەکەم بە قوربانێ بم کاک ئەحمەد جارێککە بە ناوی خۆم و کاک ئەحمەد داواکاری شێرە سەرم کە مامەیە بڵێ لوتە شارێتەوە و لەمەوعیدا بوو گرن نازانم کێی و قەرزاریش بی ئەتوانی بەلای قەرزار تەزمینیش کرد بێت توانی بیشایت و کەس نازانێت تا چاگە بیت لەبەرەوە ئەم کەمامەیەت خوا بەکار بێنن بە قوربان ناچەکەین تۆ چی هەیە بۆ بکەوە شتە واللهی من برادێکم بینی بە گریانەوە داوایە کرد کەوا کەمامە ببەستن ئەو فکرێ ئەو جملەیە کە دکتۆرێکی کوردی خۆشمان لە یەکێ لە کەناڵەکانی تەلەڤیزیۆن وتی کەمامە ببەستن لە خلالی 15 ڕۆژە خەسەخانەکانمان چۆڵە بێت جا ئیشەڵڵا مەرجی ئازیزانمان نابین و ئەو چەند خۆمان بپارێزین هێشتا کەمە بەڕاستی من وەکو هونەرمەند ئەتوانم بڵم هەر لێرەوە مەجموعەیە هونەرمەندی ئازیزمانە دەسە بەڕێز مامۆستا ساوی کوردستانی درود بۆ جاری کاک عەتا چاوشینی عەزیز یعنی زۆر هونەرمەندی ترمان هەیە کە من ناتوانم سەناوەکانیانێک بڵێم بەڵام بەرحاڵ ئێمە وەکو هونەرمەندان بێبەش نەبووین لەو کۆسپەوە و زۆر عەزیزمانە دەزا بۆیە جارێککە داواکارم لە بەڕێزان خۆتان بپارێزن لەم ڤایرۆسە نەگریسە لێرە و بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی وتی هیوادارین مای خۆشحاڵیەوەی بەڕێز و خۆشەویست بوو بێت ئازیزان خۆشەویستان جارێککە پێتانڵێم بەخواتان ئەسپێرم جارێکە چاوی کاک ئەحمەد ماچەکەم خۆشەویستیم هەیە بە ناوی سافی ڕادیۆ میلی گەڕیان تا شەمەی داهاتوو بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ باش کرد